بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە گوڵەخانەین لەگەڵ بەڕێز کاک محەممەدی حاجی مححمود تاوتوێی سەمپرسێکی تایبەت بە بارودۆخێرەمی کوردستان و مەسەرەی ناوکەکانی پارتیۆیکێتیر و پرسی پێکێنانی حکوومەتی نوێی عێراق دەکەین. کاک محەممەد سوپاس بۆ ئامادەبوونتان. سپاس بۆ جەنابیشتان. زۆر سوپاس. ئەگەر سەرەتا لە مەسەلەی سەر و کۆمارەوە دەست پێ بکەین. بۆ یەکسە بنووسین سەر کۆمارەوە ئەشەی تر نیە باسی بکەین لە کەشواوە دەست پێ بکەین. تقریبان گەرمترین بابەتە کە ئێستا بڵین هەر پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی هەردوو لایەن بڕیاریان داوە کە کاندیدی جیاوازیان هەبێ. خوێنەوەی بەڕێزت چییە؟ وا باشتر نەبوو لایەنە کوردیەکان یەک کاندیدیان هەبێت؟ ئەڵبەتەوان خۆیان باشتر دەزان لێم خواقە سوالە لە خۆیان بکەیت. من لە کۆبوونەکان نەبووم و ئەگەڵیان نییە دوو کاندید بە تاکید خۆی ئەگەر کورد یەک کاندیدی هەبڵێت باشتر بوو و بە یەک کاندید بچێتە ململانیەکانی عێراق. ئێمە ئەمانوێت مەسەلا عێراق ڕێکخەین و وڵامی خۆمان تێک بدەین زیاتر. بۆ پێم وایە کورد ڕەنگە بەردەی ململانیەکانی نێوان شیعە و سونەوانە ناگرێت. ئێمە یەک ڕیز بین بە پێکەوە لە بەغدا بین ڕەنگە ئەوە گرنگتر بێت. وەم پێم وایە سەرۆک کۆمار و هەموو پۆستەکانی تر لە بەغدا ئەبێت لە خزمەتی میلەتەکە بێت، نامیلەتەکە بکەن بە قوربانی پۆست. بەزووتە ئێستا ئێمە خەریکی ناوماڵی خۆمان تێک دەدەین بۆ ڕێخستنەوەی عێراق، بۆ ڕێخستنی ناوماڵی عێراق. بە تاکید کاریگەری خراپیەوێ خۆ دوو کاندید لە ناو هێنابێت لە ناو پەرلەمانە بێت ئەو کاتە هەر کاندیدێکیان دەرچێت لاکەی تر ڕەنگەبایی خۆی نەزانێ معناەوەی کێشەکان لێرە سەرڵ بدات. باشە بەس ئەی چۆن ئێستا لایەنە کوردیەکان زیاتر خەمی ناوماڵی عێراقیانم یاخود تا ناوماڵی کوردی ئەوی دەخوێنرێتەوە بەوە چێت زیاتر خەمی ناوماڵی عێراقیان بێت. دەینا من پێمانی عێراق ئەوە نەمەهیم بێ ئەو ململانی و هەرای لەسەر بکەیت. ئێمە خۆمان کوردستان مهمە بە خۆمان. باشە ئەی پۆستی سەر و کۆمار وەکو سوودی گەورەی نیە بۆ کورد یاخود بوونی کەسی جیاوازیت تایبەتمەندێک بە کوردستان بە مەفە دەستوریەکان باسی پۆستی سەر و کۆمار پۆستێکی گرنگە بۆ کورد. چونکە سەر و کۆمار ڕەنگە ئەڵێن تەشریفاتی و ئەوانە بەڵام سەر و کۆمار لە 193 دەوڵەتی دنیا یەکێکیان کورد بێت بۆ کورد گرنگە لە دنیا بە تایبەتی لە عێراق شاکە لە ڕەنگە 37 ملیۆن بیا 36 ملیۆنە 6 ملیۆنی کوردە. سەر و کۆمارەکە کورد بێت بۆ کورد گرنگە. سەر و کۆمار من وا نابینم هەر تەشریفاتی بێت. سەر و کۆمار تەنفیزیشە. ئەگەر سەر و کۆمار ڕۆژی هەڵبژاردن دیاری نەکات ئەوە تەنفیزیە کێ کات. ئەگەر سەر و کۆمار ڕۆژی کۆبوونەوەی پەرلەمان دیاری نەکات ئەگەر سەر و کۆمار ڕەنگە یەکەم جار بڵێنەوە کتلەی گەورەیە دیاریەکە لە ناو پەرلەمانە بەڵام دوایەوە ئارەزەی خۆیەتی کێدانێ بۆ ڕێز وزرای ئەم وڵاتە واتە سەر و کۆمار تەنفیزیشە نەکات تەشریفاتی بێت. سەر و کۆمار لە پرۆتۆکۆلات و لە کۆمەڵی ئیمزادا سەر و کۆماری وڵاتێکە. سەر و کۆمار بۆ کوردم پێمە جێگە و پێگە و لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیوە لە ڕووی اقتصادیوە لە ڕووی علاقاتەوە لە ڕووی دیپلۆماسیوە سەر و کۆمار گرنگە. مەسەلا بینیتان جەنابی مام جەلال لە نیویۆرک بە کوردی قسەی کرد لە سەر و کۆماری عێراق بوو. ئەنی ئەوە کاریگەری گرنگی هەیە بۆ کورد. وەم پێما سەر و کۆمار گرنگە بۆ کورد جێگە و پێگەیەکی گرنگە. ڕەنگە لە عێراقا لە دەستوران نەبێ بەڵام بۆتە عۆرە ئیسا سەر و کۆمار بۆ کورد بێ و سەرۆکی وەزیران بۆ شیعە بێ و سەرۆکی پەرلەمانی بۆ سونە و قەزاش ڕەنگە هەمویان بەشیکەن لە بینی خۆیاندا. باشە بەس بەنسبەت مافە دەستوریەکانەوە بوونی سەر و کۆمار هیچی بۆ کورد چارەسەر کرد و وەکو پۆستەکە مەبەستم نەک بەنسبەت مافە دەستوریەکانەوە کەسایەتێکە خۆی سا مەسەلا مام جەلال کەسایەتی مام جەلال بە شێوەیەک بوو کەس قسەی لە قسەی نەئەکرد بە حکمی مێژووی خۆی و بە حکمی ڕابردوو بە حکمی پێشمەرگایەتی و بە حکمی خەبات و تەمەن و ئەوانە مام جەلال عێراقیەکانی هەموو کۆ کردەوە و ڕێکی خستن و ئەڕاستەی سیاسەتی عێراقی بۆ ئەکردن. ئەوە پەیوەندی بە کەسایەتێکەوە و توانای کەسایەتێکە خۆی هەیە چەندێک توانای هەبێت لە وڵاتەکەدا. بۆیە پێم وایە ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئەو کەسایەتیە بە تاکید لە دەستورە تێدایە پاراستنی مافەکان پاراستنی دەستور پێشەلکردنی دەستور
ئەمانە هەمووی ئەگەڕێتەوە بە سەر کۆمار بەڵام لە عێراق خۆ بە دەستور کار ناکرێت دەستور هەمووی پێشێل کراوە لە عێراق قەت بە دەستور کار ناکرێت هەر بە تەوافقی کراوە خۆی وایە لە دەستورە خاڵێکی تیا بۆیان بێتات بە تەوافقیش چونکە خاڵی دەستوری جێبەجێ نەکرا ئەگەر خاڵی دەستوری جێبەجێ بکرێ ئەبێت گەورەترین کتلە ڕئیسی وزەرا دابنێت بەڵام ئێمەوە دوو دەورەیە ڕئیسی وزەرا مەسەڵەن بەڕێز دکتۆر عادل عەبدولمەهدی بوو یەک کورسیشی نەبوو لەناو پەرلەمانە و دانرا خۆی ئەوە معناوی پێشێلکردنە ئیستا بەڕێز کازمی ڕئیسی وزەرای عێراقا و یەک کورسی لە پەرلەمانە نییە بەڵام ڕئیسی عێراقا واتە ئەوە خۆی پێشێلکردنی دەستوری عێراقا واتە هەم بە تەوافق کراوە ئەوە لە ناو دەستورەکە تەوافقێکی ئیزافە بکرایە بۆ عێراقیەکان چونکە عێراقیەکان باوەڕیان بە دەستورەکە نییە پێ هەر لە بەرگەیەکی دەستورە دەبوون و سرابە کاروبارەکان بە تەوافق بەڕێ دەبرێن ئەوە ئاخر ینی پێم وایە ئەوە گرنگ بوو بۆی چونکە هەمووی بە تەوافقی دەکرێت ئەجا جگەر لەوە ئەبە بیان تا ئەبێ عێراقیەکان کەس معارەزە نەبێت هەمووی شەریک بێت ناو دەستورەکەدا بۆچی ینی ئۆپۆزیسیۆن دروست نابێت لە عێراق لە عێراق نا لە عێراق ئێستا بڕۆکام حیزبەی یەک کورسی هەیە لەگەڵ ئەوەیشی هەفتای هەیە شەڕێتی لەسەر دەسەڵات مەسا گوێ لێ نیە تەسیعادان ئەڵێن کاکە ئەبێ ئەم حکوومەتە حکوومەتێکی هەمە لایەنە و هەموو هێزەکان و تەوافقی بە قووەتە باشد من بە پێچوان لێوان بیرەکەم و حکوومەتی تەوافقی ینی هەچی گەندەڵی بکەن کەسیان دەنگ ناکەن چون معارەزەی نامێنێ بەڵام ئەگەر حکوومەتێک بێ مەسەلا ئیستا مەسە ئەمریکا 400 جاری 800 جاری گۆڕن ئەڵمانیا ئەوروپا هەموو ئەمانە ئێران جمهوری ئیسلامی لە پەنامانە 400 جاری گۆڕێت بەڵام معارەزەش هەیە و معارەزە باشتر شتەکان ئەبینێ مەسا 4 ساڵ ئەو لە دەرەوە بێ باشتر کەم و کوڕیەکانە بینێ بەڵام ئەمان هەمویان پێکەوەن کێکە کەس شەورە ناوێن دەستی لێ بەردەن ئەیانێ هەمویان بە یەکۆ بن لە بەغدا ئەوەشی یەک کورسی هەیە و ئەوەشی هیچی نییە و ئەوەشی 50-60 کورسی هەیە هەمووی هەروەکو یەک داواکات بەشدار بێت ئەڵێ بێ حکوومەتەکە گشت نابین بەقوە دەبێت بە پێچەوانەوە گشتیان من گەندەڵە بێت کەس قسە ناکات کەس دەسەر کە قسە ناکات تەنها میلەتەکە زەرە دەکات باشە بەس ئەوەی کێستش بانگشی بۆ دەکرێت حکوومەتی بڵین بن کە لە زۆرینە دروست دەبێت چکە سەر باز دەوەکەی کە سەدەریەکان خودی متاسەدر تەنها بڵین ویتۆی لەسەر مالیکی هەیە تەنها ناو چوارچێوە مانگی شیعەکان و بڵین تاری تەنسیقی بەس گرفتی لەگەڵ مالیکیە ئەگەر تەنیا مالیکیش بەشدار نەبێت دەبێت حکوومەتێکی زۆرینەیە خو هەمان شتی ڕابردوو دووبارە دەبێتەوە بەس تەناوەی کە مالیکی لێ دەربکرێت حکوومەتی زۆرینە چۆنە مەسەلا کەس لە عێراق 150 نایێنێ حکوومەت تەشکیل بکە ناتوانێت حکوومەت تەشکیل بکات 150 کەس نایێنێ بەڵام زۆرینە چییە دووسێکت لە ڕێگەکەون پێکەوە کە ڕێکەوتن پێکەوە مەسەلا ئەگەر 5 کورسی یەک کورسیشی لەوانی تر زیاد بێ بەرامبەرەکەی ئەتوانەوەی زۆرینەیە خۆ لە دنیادا وایە مەسەلا حیزبێکەیە کە ڕێی تێنە پێویستی بە 3 کورسی هەیە لەگەڵ ئەو حیزبای اتفاقەکە کە 3 کورسی هەیە لەبەرەوە بەشی 3 کورسی ئەو بەشداری پێیەکە بەڵام ئەبێتە حکوومەتی زۆرینە لەو وڵاتەدا واتە کەمینە زۆرینەکە لێرە بەو ژمارەیە مەسەلا 5 زایدەن یەک و لەو بابەتەین 50 زایدەن یەکە ئەوە خۆی بۆ خۆی ئەبێتە حکوومەتی زۆرینە بەڵام لە عێراقدا لە ڕاستە تا ئێستا حکوومەتی زۆرینە نەبووە حکوومەتی تەوافقی بوو هەتا کوردستان من لە کوردستانی من لەگەڵەوە نیم مەسەلا دوو حیزب سێ حیزب پێکەوە حکوومەت تەشکیلکەن با یەکیان 4 ساڵ بیوە بەڕێوە ئەوی تیشان 4 ساڵی بیوە بەڕێوە کاتە کەم کوڕیەکان باشتر ئەبینن بۆ یەک بەڵام کە پێکەوە بوون کەس قسە ناکات دووکیان لەسەر یەک ڕێیان هەیە لەسەر هەموو شتەکان دابەشکردنەکان ئەو کاتە میلەتەکە زەرەی تیاکە بەڕێی من ئەوێ لە کوردستانیشا بیرێ لەوە بکرێتەوە چەند متمانەکە کەمە کەس ناوێرە نیو سعات حکومەکە بدا دەدەچی ئەویتیان ترسی تر بە حاتی دەستی نەکەوێتەوە لەبەرەوەم پێم وایە لە کوردستانیشا پێویستە ئێمە بیر لەوە بکەینەوە کە حکوومەت 4 ساڵای حیزب بێت دووسێ حیزب پێکەوە 4 ساڵای ئەوی تر بێت ئەی ناکرێتەوە 30 ساڵە هەر لای دوو حیزب بێت ئەی ناکرێت لەنی بەڕاستی ئەبێت بیر لەوە بکرێتەوە لە عێراقیش ئەبێ وابێ لە عێراقی وابێت بەڵام لە عێراق ڕەنگە هەتا سیستەمەکەی پەرلەمانی ڕەنگە ئەوە یەکێک بێ لەو کێشانە کە دروستی کردووە کە ئەجات لە پەرلەمانی عێراقا و لە پەرلەمانی کوردستانیشا قانونیە نییە بۆ معارەزە ینی معارەزە قانونێکی نییە کە چی بکە مافەکانی پارێزراو بێ داواکانی پارێزە کە بوو بە معارەزەیانی ئیتەوە سەنگەری دوژمنی گرتووە و ئیتر وەکو دوژمن سەیریەکرێ ئەوی وەکو دوژمن سەیری حکوومەتەکەکە ئەنی ئەبێت تۆ قانونیەکە بێت چۆن ئەوە ئەبێتە حکوومەت و وەزیر و پەرلەمان و نەزانام هیچی ڕێیەداتێ ئەبێ معارەزەش قانونێکی هەبێت لەسەر ئەو قانونەی خۆی مزاهرەت چۆنەکە چۆن داوای مافی خۆیەکە چۆن فشار دێرێ بۆ حکوومەت چۆن هەوڵەدەن سقە لە حکوومەت وەرگرنەوە
ئەبێ ئەمانە هەمووی تەنظیم کرێت واتە ئەبێ ئەمانە قانونیە بێ قانون بەبێ معارەزە قانونی نەبیستە لە ئەوروپا لە ئەمریکا معارەزە قانونی هەیە معارەزە ئەو حیزبەی تر کە دێتسەر ناڕوە یەکسەر میزانەکەی ئەو حیزبەی بەرامبەری ببڕێ و کارمەندەکانی دەرکا و هەمووی تەفرەت و ناوکات نەخێر ئەو کارمەندانە بە تایبەتی جێگر وەزیرەکان بە تایبەتی هەندێک ئەوانەی کە ئیشەکان ئەوەی ڕەنگە 20 ساڵی بێنێنەوە لەو شوێنە بەڵام میزانەکەشی نابرێت بەڵام لێرە ئەوەیە مەساگەر لە حکوومەتەکە نەبێ ڕەنگە کۆمەڵشتی بۆ بکەن بەسا لە بەغدا لێرە لە بەغدایسە ئەوە کە شەڕیان نەدەسەری ئەوە کێکەکە ئەوە نەچەور بوو ئەم 17 ساڵە کەسیان نهێرن دەسی لێ بەردەن ئەوێ هەمویان دیا بەشدار بن ئەڵێ گشتمان بەیەکەوە بین زۆر بە قووەتە لە شەویلا وایە وانە بەس بۆ عێراق دەنگوزی حکوومەتی زۆرینە بەڵێ بۆ عێراق گونجاوە بارودۆخەکە حکوومەتی زۆرینە چکە ڕەنگە بڵێن ئەگەر ببنەوە پۆستنیستە بۆنەوە چوارچێوی هەمانگی شیعەکان هەرخۆیان باز دەکەن کە زیاتر لە 150,000 چەکداریان هەیە بۆ نمونە ئەوان دەتوانن ببنە ئۆپۆزیسیۆن لە عێراقدا ئەوە ناکەم کە ئەمە گونجاوە یا گونجاو نیە قانونی دنیا وایە بەڵام ئەوەی لەم وڵاتە ئەگوزارێت خۆتان زانن کازمی ڕیسی وزەرای عێراقا ڕیسی وزەرای دەسەڵاتی کاملی هەیە قایدی قۆی مسەلەحەی عێراقیە مثلا هەموو جەیش و چەکداری عێراق عایدی ئەوە یەک حەسی شعبی گرتبوو چون دەوری ماڵەکان گەر حەسوی شێوەی حەسی شعبی لە ناو منتیقەی سەوز دەوری ئەنجومەنی وەزیرانیان کرد نیو سەعاتە چەندێکیان بۆ دیاری کرد یان یا ئەبێت بەریدەی یا ئەبێت تەسلیمان بیت یا ئەتکوژین یا گوێتە بڕی بە تەلەڤیزیۆن بڵاوێ کردەوە بە لە دیادا بەڵێ سەرکردی ئەی باشە دانی کابرایەک ڕیسی وزەرای وڵاتێک بێ قایدی قۆی مسەلەحە بێ دەوری بگرن مەوعیدی بۆ دانێن چەند سەعاتێک گوێیشی ببڕن ئەنی ئەمە وڵاتە ئەمە ناتوانێت لەبەرەوە ممکنە لە عێراقە جیاوازە لە وڵاتەکانیت ئەگەر قانون هەبێ و قانون سەروەر بێ لەم وڵاتە ئەبێت ئەو حیزبانە کە ئەکسەرێت بوون حکومەت تەشکیلکەن حیزبەکەی تر بیبینێت چونکە دائیمەن ئینسان خۆی نابینێت لە کارەکانیە لە ئاوێنەیەک ئەمەگەر خۆی بینێتەوە بەڵام خەڵکی تر لە دەرەوە ئەیبینێکە کەم و کوڕیەکانی ئەوانە ئەبینێت دائیمە سیرکەر باشتر شتەکانە بینێت بەڵام ئەوی خۆی لە یشەکە بۆ خۆی نابینێتەوە باشە بەس لەسەر مەسەلەی سەرۆک کۆمارەکە پێ دوایە بەپێی پێشبینی خۆت کە سیاسێکی بەردەوام پێشبینیش دەکەی کێ یاریەکە دەباتەوە لە نێوان پارتیویکێتی پارتی بڵێن ڕێکەوتنی هەیە لەگەڵ سەدرەکانە لەگەڵ حەلبوسیە کە 180 کورسیان مسۆگەرە ئەگەر قۆناغی دومی ڕێکەوتنەکەیان دوای سەرۆکاتی پەرلەمان بچێتە بواری جێبەجێکردنەوە من نەزانم کێ باتەوە بەڵام نایڵێم ئەوە هێڵمەوە بۆ کاتی خۆیان با خۆیان قەرای لێ بدەن نامێت پێش ڕووداوەکان بکەوم بەڵام بەدڵنیاییەوە من نەزان وەزەکان بەرەو ئەشێ و چۆنە ڕات بەڵام من هیوادارم تا ئەو کاتەوەی دەیباتەوە بۆتە سەرۆک کۆمار پێشتر من هیوادارم تا ئەو کاتە هەردوو لا ڕێکەون لەسەر کاندیدێک ڕەنگە ئەوە خزمەت بە خۆشیان و بە عێراقیش و بە کوردستان و بە میلەتەکەمان و بە وڵاتەکەشمان بکە دەرفەت ماوە پێ دوای توێ شێ بۆی کە بەیەکانی تێست چواردە ڕۆژی ماوە بۆ وادە یاسایە بێنە ناو پەرلەمانە لاکەی تر دەتوانێت بڵێ من نێکشەمەوە پێ دوای و توێشە بێوەندەی کە بەڕێز داگاداربی لە نێوان لایەنەکان لە نێوان لایەنە سیاسەکان بەتایبەت پارتیویکێتی بەگشتی لایەنە سیاسەکان لەسەرەوەی کە یەک کەس تا دو ساتەکان یەکلا بکرێتەوە نا باوەڕ ناکەم جارێت بەڵام من خۆم ڕێیم وایە ئەڵێم مەگەر بیانەوێت دەقەیشی ماتوانێ بکشێتەوە خۆتی زوو توێژەکرد نەکردووە لەم ڕۆژانە باراسی یەکاندید لەگەڵ پارتی بێ لەگەڵ یەکێتی بێت سەدان کردووە نەوەڵک ئەوان من پرسیان نەکپرسم پێ دەکەن خۆم لە خۆمە بچم چی بکەم ئەگەر ئەوان داوا بکەن من هەمیشە کاتێ داوایان کردبێت کەوتمەتە بین بەڵام هیچ داوایەکیان لە من نەکردووە من لە خۆم بۆچی چی بڵێم نازانم باش بەزوتت ئێستا زانی کێ دەیباتەوە پێشتر ئەو کەسە ڕۆڵی سەرۆکۆماری بینیەوەی دەیباتەوە من نازانم چۆنە بەڵام من ئەزانم بە تاکید ڕووداوەکان بۆ کوێشێ و چۆنە بێ و ئەوانە بێت لە هەموو حاڵەتەکانە هەر لایەک بیباتەوە سەرکەوتو نییە سەرکەوتونیە هەر لای بیباتەوە کورد دۆڕانێکی چونکە دەشەکە کورد دەبێتە دوو بەشەوە دەنگەکانی لە پەرلەمان یەکەم جار دەرناچێت دووهەم جار دەرەچێت دووهەم جاریش دەنگەکان کەمە بێتەوە لەبەرەوە جەمە ئەبێت سەرۆکۆمار و هەموو پۆستەکان وەسیلە بێ بۆ خزمەتی میلەتەکە نابێ میلەتەکە بکرێ بە قوربانی پۆست بەس وتت بۆ لەگەڕی یەکەمی سەرۆکۆمار کە پێویستی بە 220 دەنگە
یەکلا ناکرێتەوە پێشبوونی خۆتەوە ئەگەر ململانی لێوان دکتۆر بەرهەمەوە شارزیێ بارشی دەچێتە خۆناغی دووەم کاندیدیترەیە بەسکاندی سەر بەخۆکان چانسیان هەیە ئێستا باسی 26 کەسێک دەکرێت لە سەراسی عێراق حاکم ڕزگار کاندیدا خۆڕەنگە لەو کێشانە ئەویش ڕەنگە ئیستفادە بکات کاک دکتۆر لەتیف ڕەشید لە یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدە و لە نزیکترین کەسن لە ماڵی مام جەلال ئەوانیش خۆ مەسەلا کۆمەڵە کاندیدی تریش هەیە پێما لە عێراقیش هەیە چۆنی تریش هەیە کوردیش هەیە دووسێ کەسی تر ئافرەتەوانش هەیە ئەم کاندیدانە خۆ تەنها دوو کاندیدەکە نییە بەڵام ڕەنگە شەڕە گەرمەکە لە بینی ئەو دوو کاندیدە بێت باش بەس وەکو وتەتی هیچیان سەرکەوتو نابن ئەگەر پارتی بباتەوەی کێتیش باتەوە هەرکیان بیبنەوە ئەوە لای من سەرکەوتن نییە لای من ڕەنگە کۆمەڵشتی بە دوا بێت کە ڕەنگە جێی نیگەرانی بێت باشە بەس ئێستا پێ دوایە لە ئێستاوە پەیوەندیەکان ئاڵۆز بوون چووکە دوێنێن دوومەنی سەرکردایەتی کێتی ڕاگەنداویە بوتی پارتی تاگراوانە بڕیاری داوە ئەمڕۆ تەبێژی پارتی وەڵامی دابەوە کە وتێن ئەوان بە پرسیارەتی و دۆخە و ئەو ئەلێکترازانە دەگرێن ئەستۆ کە لە ئێستاوە دروست دەبێت بارودۆخەکە کاریگەری سەر جگەر لە باغدا لەسەر کوردستانیش بە بۆچوونی بەڕێز دەبێت من پێمە میلەتێک لە پۆستێک گەورەترە میلەت خۆی میلەتەکە نەبێ پۆست نائیش نییە واتە میلەتێک لە پۆست و لە هەموو پۆستەکانی ئەم وڵاتە و کوردستان و عێراقی گەورەتر میلەتەکە باشە بەس کاریگەری دەبێت لەسەر کوردستان کاریگەریەکە چی دەبێت لە بەغدا مەسەلا ڕەنگە هەر لایەکیان دەچێت لاقەی تر بەی خۆی نەزانێت پێ دوای بگاتەوەی بۆ نموناگەر ئیشی دیکاندەکەی بکەوێت حکوومەت یێرێم هەڵبوەشێتەوە کشانەوە لە حکوومەت مەسلەی دووبارە هەرچەندە دوو ئیدارای بەڵام بە تۆختر ئێمە بۆ شەفافەکان باسکەین ئێمە باشەکان باسکەین بەشکم هەر کامیان دەچ ولاکەی تر پیرۆزبایی لێ بکا و دەستخۆشی لێ بکا و ئەوە وەکو هەموو ئەو دنیا مەسەلا ئەبینی خۆ لە ئەمریکا لە ئەوروپا لە بریتانیا لە ئەمریکا بە تایبەتی شەڕەکرد لە بینیەکە قسە بەیە گەڵێن تاگاتە سەر خێزان و ئایلە یەکتری قسەی پیاڵێن بەڵام دوایی پیرۆزبایی لێگەکەن خۆ بەس بۆ کوردستان ئێستا بۆ نمونە خولی 2010 تا ئێستاش شەڕە سادەکە هەر ماوە لە بینی پارتی و یەکێتی ئەو کاتێک کە دکتۆر بەرهەم بردیەوە دکتۆر فواد حوسێن بڵین دۆڕا کە بۆ کوردستان ئەوە ڕوودەدا ئێستا بۆ نمونەگەری پارتی دەرچێ یەکێتی پیرۆزبایی لێ بکە یاخود بە پێچەوانەوە ئەگەر یەکێتی دەرچێ پارتی پیرۆزبایی لێ بکات هیوادارم ینی لەم عەسری یا قەرنی 21 و لەم تەکنەلۆژی و پێشکەوتنە و لەم هەموو باسی مافی مرۆڤ و باسی ئەو هەموو شتەکان لەو ڕۆشنبیری و لەگەڵ ئەو هەموو ئەقلێتەی دنیا کە ئیسا پێشکەوتووە هیوادارم دوای هەر کامیان دەچوو لاکێتی پیرۆزبایی لێ بەس خۆت پێشبینیەوە دەکەی یاخۆت ئەگەرە خراپەکان لەبەر چاوان بەسەرنجدان لە بارودۆخی کوردستان من هیوادارم هەمیشە لایەنە گەشتەکان باس بکەین لایەنە باشەکان باس بکەین و بە تایبەتی ڕاگەیەنەکان ئەبێ هەمیشە لایەنە باشەکان باس بکات نەگێکێت مەسەلات ئەگەم لێ جاری وایە دوو کەس دێنە سەر مێزەیەکیان قسەکارە هەرچی پێوەی تۆ بە قسە ناکەین بەس لەو پرسەدا شتێکی گەشت دەبینی بەڕێزت لە ئەو شەڕپۆستێکی ئێستا دروست بووە کە لەسەر سەرۆک کۆمارە پێشتر باسی یەک ریزیان دەکەیت یانی شتێکی گەشتبین دەبێت ئەسپێکەکەیت بە دوو حیزبی بەهێزن لەم وڵاتە لە سەدا هەفتای دەنگ و ڕنگ و لە ڕەنگە لە سەدا سەدیش داهات و هەموو شتی ئەم وڵاتە لە بەردەستی ئەوانە و چاک و خراپی ئەم وڵاتە زۆربەی زۆری لەسەر ئەوانە چونکە کە کێشەیەگە بێ خەڵک قسە بۆ دوو حیزب ئەڵێ دەڵێ جادەکەی خراپە ئەڵێ بەنزین نییە ئەڵێ ئەوە چی پێڵەن گاز لە چەمشەماڵ و کۆرمۆر دەرەشێت بتری بووەتە 11 دینار غازەکە دەنا کەرتی تایبەت و بەڵام نایدەنا عینەکان مەسەلا لە شارێکی و کوشتێمانیە هەولێرە دوو بەنزیخانەی حکومیتیایە هەمووی توجارەتەوە بە گران بە خەڵکی ئەدا بۆ ئەمانە ڕێک ناخان بۆ بەنزین لە قەرەهەنجیر بە 450 دینار بێکە بەنزینەکە لە حکوومەتی هەرێمی کوردستانی ئەکڕێ عێراق و بۆ لە لای ئێمە بە 980 بێ بۆ بتڵێ غاز بۆەوە نەبێ بۆ ئەبێت لە ئەو غازە بچێتە بە لوعاو لە ئاقل بە خەڵکی چەمشەماڵی بدەن بۆ ماڵەکان بۆ هەموو خەڵکی کوردستانی بدەن مەسەلا ئەمانە مەسەلا هەمووی کێشەیە ڕوبەڕوو ئەبێتەوە ئێمە لەم حاڵەتەی ئەمڕۆدا کە بوجە وەکو هەتا بوجەی خەڵگۆکو پێویست ناتوانێت بدرێت لە کاتی خۆیدا لە کاتێکا بتڵێ غازە نێ بەشانی وەسەرەی من دوێنێ بەڕاستی شوێنێ بزانێت تەعزیە لە تەعزیەیەک وماتمەوە وتم با بڕێن بۆ تەعزیەشە
من تازێ بینم نەیشی ناسم دەڵێن باشین بۆ تازیە خۆ هەر کەسەیە کەیفی خۆیەتی وتم باشین بۆ تازێتیەوە تازێ دیە وتم ئەی لای زەبەقیاوتێنەوە سەریان گرتۆ بۆ غاز ئای بەڕاستی عیبە ئێمە لە وڵاتێ لەسەر بەحری غاز بین ئێستا گوێم لێ ئەمساڵ لە سەدا یەکێگەڵێ پەنجاوێکی ئەڵێ 85 غازی چەمچەماڵ زیادی کرد غازی لە سەدا پەنجا کۆمپانیای دانا غاز دەڵێ زیادی کرد بەرهەمەکەی زیادی باش زیادەکەی بەرهەمەکەیەوە بوو کە بتلی غاز لە 1000 بکرێتە 11000 ئەو بەرهەمەکەی بێ بۆ خەڵکی کوردستان یا خەڵکی چەمچەماڵ مەساڵە من گوێم لێ دوێنێ ئەڵێ 8 ڕۆژە ئامان نییە مەسەلا باشە ئەگەر ئێمە لە وڵاتێکی وەکو سیبریا وەکو وڵاتێکی نەرویج وانە بووانە بەفرباری چیمان کردایانە بۆ خوامی ڕقە بووەوە لەبەرم پێم وایە ئەمانە ئاسانن بەڵام ئێمە نابێ هەموو شتەکانی ئەم وڵاتە حکوومەت دەسەوسان دانیشە و تەسلیمی کۆمپانیای بکە کۆمپانیا هەمووی پارە زیاد دەکات لەسەر میلەت مەسەلا ئەوە خاشاکی ماڵان لە دنیادا بەلەدێ هەیە ئەم بەلەدەیە یا ئەم شارەوانیە سیارەیەک و دوو کارمەندی هەیە بۆ منتیقەیەک خۆی ڕاکۆیەکاتەوە ئەی بۆ زارەتە ئیشی چییە؟ 3000 کارمەندی هەیە وەزارەتی شارەوانی خۆی بۆ ئەیدەن بە کۆمپانیایەک نەوتی سپی دابەش دەکرێت نەوت لەم وڵاتە بەرمیلێک دەدنارەگەڕێتە بۆ کۆمپانیا دابژیکەوەش ئەی سوتەمەنی خۆی ئیشی چییە مەسەلا ینی کۆمەڵێ شت ئەکرێت لە وڵاتە لە ڕاستیە جێگەی نیگەرانیە و نابێ ئێمە هەموو شتەکانمان من پێم خۆشە کەرتی تایبەت هەبێت کەرتی تایبەت هەبێت بەڵام کەرتی تایبەت زەمانەتی کرێکارەکە بکە زەمانەتی ئیشەکە بکات نەکەرتی تایبەت قانجاز بکات بۆ خۆی بێت زەرەر بکات بڵێ با حکوومەت ببژێرێ وایە ئێستا من نامەم لایە ئەڵێ کەرتی تایبەت زەرەری کردووە ئەبێ ملیۆنێکی بۆ سەر بکەن با زەرەر نەکات بەڵام بنووسن ئەنجومەنی وەزیران پارەکە ئەو لای ئەو سەر کراوە ئەنی کەرتی تایبەت ئەوە کەرتی تایبەت نییە کەرتی تایبەت ئەوە بێت هەتاوەکو زانکۆکان خۆ بوون توجارەت بۆ خەڵک یعنی زانکۆ بۆتە توجار ئەڵێ زانکۆیەکەکەمە پارەی ئەوەنە دەسەکەوێت لە ساڵەکان لە معمەلێکی گەورە مەسەلا ئەوە زیاتر بێ مەسەلا لەسەر خەستەخانەکان مەسەلا ماقولە لە تۆ وتێلە من لە نیویۆرک هین ئەوە نیویۆرک پڵاسی ناوبوو یاخود شیراتوە نیویۆرک کە باشترین شوێنی دنیاە $80 تێیدا بووم $80 تێیدا بووم ئێستا لێرە ژوورێکی سێبەچواری نەخۆشخانەیەک شەوی بە ملیۆنێکە 300,000 بۆ دکتۆرەکە نازانم 200 بۆ ئەوە ئینەکە ئەوەی چی پێڵێن ئۆکسیژنەکە 100 بۆ خزمەت گوزارەکە ملیۆنێک و هەموو شەوێ ملیۆنێک و 700,000 ببنە لە ژوورێکی سێبەچوارە ئەمە لە دنیا دەشتیوانیە ئەمە تاڵانکردنە ئەبێ حکوومەت لەمانە پرسێتەوە حکوومەت نابێت بەسەرا دەستشتکە ئەو خەڵکە لەسەر حسابی میلەتەکە هەموو شتێک گران کرێ لە وڵاتەدا هەموو شتێک گرانی بکرێ با بێن لێرەم یارمەتی مەسەلا جوتیار بدەن گەنمەکەی لێ بکردنەوە سەرۆی حیوانی بەدابنێن نەک بڕۆن مەسەلا گۆشت لە هەندستان و گۆشت لە ئوسترالیا و ئەوانەوە کەمغەرێک لە ئوسترالیا ئەمرێ گۆشت لە سلێمانی هەولێر گرانە بێ مەسەلا ئەبینی لە ئوسترالیا مریش دێنن ئێسخانەکەی ڕزیوە ئەوەنە ماوەتەوە ڕەنگە نازم چەند ساڵە داو کاتە هینە ئەوە بۆ عینەکان بە تایبەتی بۆ خەڵکی ئەو وڵاتە مەسەر جاران یان مریشەکە سەر بڕێوی بکە قیبلە و چەقۆکەی بێنەوە زمانی بخەرەی کوێی و ئەوان ئەوە لێ بە مەقەسی جایکردنیوەی سەر یەقرتێ لەگەڵ ئەێنە لێرەی دەن بە خەڵک ینی بەڕاستی ئەمە نەخۆشی لەمانەوە پەیدا بوو جگەری حیوان جاران یان بکوێتە بەیانی شەوە نابێت سا جگەر لە هەندستانەوە دێرن سێ جارەی بەسیەوە کاتەوە لێرەی دەنە خەڵک ئەم گوێم لێ بوو فێرێ ئەڵێ لەم مانگەدا نازەم 100 و ئەوە کەس ڕۆیشتە هین خەستەخانەی هیوا 100 و ئەوە کەس داخلی خەستەخانە بووە باشە ئەمە وڵاتەکەمان بەرەو چی ئەڕوات بەڕاستی ئەمە پێویستە حکوومەت لەمانە پرسێتەوە ئەو هەموو زانکۆیە کراوەتەوە زانکۆ تەنها خەڵکەکە پارەی لێ وەرەگرێ و دوای 4 ساڵەکەی کابرا دەریەکە ئەڕوات ئەبێ حکوومەت دامەزرێن کاکە حکوومەتی بۆی دانامەزرێ لە هەموو دنیادا ئەو زانکۆیە چەند کەسی تەخەڕوج کرد خۆی ئیشی بۆ دۆزێتە دوایی ئیشیان بۆ دۆزێت زانکۆی ئەمریکی لە سلێمانی بڕۆن سوالیان بکەن زانکۆی ئەمریکی لە سلێمانی چەند کەس لە پێشات تەخەڕوجەکە ئێمە کوڕێکمان لێ تەخەڕوجی کردووە دوای تەخەڕوجەکەی یەکسەر لەوە پێشنهادیان مەسەلا ماوەیەک بۆ مایە 34 جاریان نار بۆ ئیشکردن بەڵام دوایەوە کە تەخەڕوجێک یەکسەر لە کۆمپانیایەکی نەوت دایانمەزران ئەوە وەزان ئوسترالیە مانیوە $2000 لە سلێمانی ینی هەموو زانکۆکە خۆی ئەبێ خەڵک دامەزرێنێ ئەینە تۆ زانکۆکە تەنها پارەکەی لێ وەرگرێ و دوای 4 ساڵەکە بەس پێی پەیوەندی هەیە لەێوان زانکۆ بازاری کار لە کوردستان مەسم زانکۆی حکومی پەیوەندی نییە وایە
هەر تەنە شادەکەی و تاویانی دوای کاری دەست ناکەێت ئێستا باسی 300 حکوومەت بێت ئێستا لێرە 50,000 مامۆستا خانەنشین بکە ئەم 50,000 مامۆستا لە ملیۆنێک کەمتر معاشیان نییە بەڵام بێت 100,000 مامۆستا تەعین بکات ئەم 100,000 مامۆستا بە 600,000 تەعینە بێت ینی ئەوە چەندێک فەرقەکە ئەمە جێگا کاتەوە هەم لە ڕووی اقتصادیش ئەوانە بە خانەنشین بکە ئیسا خانەنشین ناکرێت نابن مەسەلا لەو ڕۆژانە من پێش ماوەیەک 6 مانگ پێشیسا 4 قازی خانەنشین کرا نەڕۆیشتم بۆ ماڵ یا ناڕۆینەوە باشە ئەی قازی خۆی پێشێلی قانون بکە حاکم خۆی پێشێلی قانونەکە بکە ئەبێ خەڵکەکەی تر چی بکە مانایە زۆری تر لەوێ دەستەکەی بۆ تەقاوتێکە ڕازی نییە بۆ دوایی بۆیان تازەکردنەوە یەکی 2023 بۆ تازەکردنەوە ئەنی بەڕاستی ئەوە حکوومەت بووەتە ئامێری دەسی ئەوان بۆ ینی حکوومەت دەبێت خاوەنی قەراری خۆی بێ نابێت مەسەلا گەیشتە تەمەنی ئەوەندە بە خانەنشینی بکە بڕاتە ماڵی خۆی دوایی ئەتوانێت عقد بکات لەگەڵیان عقدی بۆ عقد بێنێتەوە ئیشێکی پێ بکە ئەگە زۆر پرۆفیسۆرێکی زۆر مهم بوو و پرۆفێشناڵ بوو شارەزایی بوو پێویستیان پێی بوو لە ڕووی سەربازی لە ڕووی ئەدەبی لە ڕووی سیاسی لە ڕووی اقتصادی لە ڕووی کۆمەڵایەتی دوایی بێنەوە وەختی لەگەڵا بکەن باسم دوای دین و سەر عێراق بەس مادەماتی سەر کوردستان ئێستا وتت حکوومەت دەستەوەستان لێ دانیشتووە چونکە باز لەوەکە ئێستا مەسەلەی پەروەردەیە تەندروستیە ئەوە کارەبایە لە 185 کەتی تایبەتە خۆڵ و خاشە کە پارەی ئاوە ینی زۆربەی کەرتەکان دراون بە بڵین بە کەرتی تایبەت یاخۆ بڵین کۆمپانیا حیزبیەکان دۆخی کوردستان چی بە سەردێک هەروە بەردەوام بێ حکوومەتی چیشێکی دەمێنێ ینی بۆ خۆی بیکات نابێت حکوومەت وا بکات تەنها موچەدا بەشکردنەکەی ژۆک و پێویست نییە نابێ وا بکات سیر بکات حکوومەت ئەبێت حکوومەت بێ ئەبێت زەبت و ڕەبتی هەبێت لەسەر وڵاتەکە ئەبێت مەسەلا ئەو شەریکانە ئیسا لە هەموو دنیادا مەسەلا ئەو شەریکانی کە ئەیانەوێت مەسەلا بە هەموو شتەکان بۆ خۆیان مۆنۆپۆل بکات ئیسا تراکتۆرێک لە مەریوان بە 10,000 دلارە بەڵام تراکتۆرێک لە سلێمانی بە 4,000 دلارە یەک کەسە بێ بێنێ ئیسا من تراکتۆرم کڕیوە لە مەریوان ناتوان بێنمەوە بۆچی ئەڵێ بێ لە ڕێ ئەو کەسەوە بێنی ئەو کەسەی ئەێنتوە بێ 24,000 بدەیتە لە سلێمانی 24,000 دلار قازانج بکە لەوێ بە 10,000 لێرە بە 24,000 بێت 14,000 دلار قازان بکە لە مەریوانە بۆێرە ساعتی ڕێگەیە مۆنۆپۆلی کردەوە بۆ خۆی کۆنتترۆلی کردووە تەنها ئەو کەسە ئەتوانێت لە ئێران شت بێنێ تەنها ئەو کەسە ئەتوانێت شیمەنتۆ بێنێ تەنها ئەو کەسە ئەتوانێت بنزین بێنێ تەنها ئەو کەسە ئەتوانێت نەوت بێنێ ئەنی هەموو مۆنۆپۆل کرا لە رووسیا لە ئێران لە هەموو وڵاتەکانی تر ینی ئەمە بازاری ئازاد نییە بازاری ئازاد ئەوەیە کە تۆ مەجای هەموو کەسێکە بێ مثلا بتوانێت شت واردی ئەم وڵاتە بکات ئەجا لەم وڵاتە 6 ملیۆن خەڵکی لێ مەتری قماش دروست ناکرێت بە دوای ئەوە بگەڕێ مەسەلا لەم وڵاتە 6 ملیۆن ئەم هەموو سیارەی لێ گوێم لێ بە ملیۆن سیاری لێ ئەڵێ تایەکی سیارە لە کوردستان دروست ناکرێت تا پینەیەکیان هێنا لە هەولێر پینەیەکان نازانم ئینەکەی بۆ دروستەکە ئەو هەموو سیارە هەیە باتەیەکی خەڵەمی لە کوردستان دروست ناکرێت تو ئەبێ بە دوای ژێرخانێکی اقتصادیا بگەڕێ لەم وڵاتە ژێرخانی اقتصادی ئێمە نەوتمان هەیە لەسەر بەحری نەوتین لەم وڵاتەدا بەڵام چاوەڕێی ڕێکخراوێکی خێرخوازین بێت ئازوقە تەوزێکا بۆ خەڵک ئەنی بەڕاستی ئەمە شتێکی ناخۆشە لامان و نابێ ئێمە هەموو شتەکان خەڵک هەیە مەسالۆکو کوڕی فیلم لە ماوەیەکی کەما بۆ تەمەلیۆن لەر لە وڵاتە تەمەنی هاتووە تەمەنی مەسەلا 18 ساڵە ئەڵێ سیاسەت دەفتەرم لای فڵانە بەس بێت خۆ ئەگەر تەمەنی 300 ساڵی بۆیە ئەوەی دەست ناکەوت لەکوێ دەستی کەوتووە حکوومەتە بێ لێ پرسێتەوە لە ئەوروپا 100 دلار بڕاتە سەر بانقی هەر کەسێک حکوومەت لێ پرسێتەوە 100 دلار لەکوێ بۆ هاتووە ئێستا لە 10,000 دلار کەس ناتوانێت لە ئەوروپا زیاتری پێ بێت مەسەلا لەگەر پێ بێت زیاتر ڕەنگە لێ پرسنەوە بەڵام تۆ لێرە برادەی خانی فرۆشتوو لە سلێمانی نازانم 100,000 دلار بوو نەخڵی کردو بۆ هین بۆ ئەڵمانیا تا ئیسا لە ناڵێنە بەدەستیەوە نایدەنەوە ئەڵێن بەم پارەێکی کوورە بابە قەسەم شەرعەکەی کردووە بۆی بردن ئەڵێ ئەمە میراتە بۆمان ماوەتەوە فرۆشتمانە ئەت باوەڕی پێ ناکەن تا ئەمەنیت پارەکان نەدا بووە ئەنی ئەبێت تۆ لە خەڵک پرسیتەوە خەڵ لە خۆیەوە چۆن دەوڵەمەنە بێت یاخۆ مەسەلا ئەبێ ئێمە ئەم هەموو خانووە کرێتەوە لە کوردستانە بێ ئێستا خەڵک نیشتەجێبوون کۆتایی پێ بەهاتایە نەمایە بەڵام خانووەکە کابران بە ئەیدا بە کرێکەی بە 100 ئەوە 1,000 دلار مثلا 500 دلار یاخود خانووەکە فرۆشە بە ئیشاناینا دەفتەر 25 دەفتەر 250,000 دلار فەقیر لەکوێ بۆ یەکڕێت بابێ خانوو بکەنەوە بۆ فەقیر
بە بیدەنێ بە قیستێکی کەم مەسەلا بە $10,000 لێ وەرگن بە $2,500 بیدەنێ بە 2000 بیدەنێ باش ئەوە فەقیرە خۆ ئەرزەکە ئەرزی خوایە ئەرزی میلەتە ئەرزی خۆکان دیاریەکەن و ئەیدەنێ بە بێ پارە باش ئەی لەسەر مەسلەی موچە سەرنج چی بوو ئێستا ستێکی زۆر هەیە لە دابشکردنی موچە ئەمڕۆژ بڵێن تاخانە نشینی پێشمەرگە دێرینەکان بەشێکیان وەریان نەگرت وی مانگی 12 داهاتی ئێمە ئەگەر کۆنتترۆل هەبێ بەسەر داهاتەکان لە ناوخۆ دەواازە سنووریکان مەسەری نێوتە داهاتەکەمان زۆر زیاتر نییە لە مەسەلەی موچە و خزمەت گوزاریش ناتوانانی بکەین خۆی ئێستا لە کوردستان سێ میزانی هەیە سێ ئیدارەدارایی هەیە سێ ئیدارەدارایی سێ ئیدارەدارایی هەیە ئەم سێ ئیدارەداراییە کامانن ئەوەی مەسەلا ڕەنگە لە یەکەتی نیشتیمانی کوردستان ئیدارەدارای یەکەیە باشە پارەی و منتیقە چێتۆ لای ئەو لە سنووری هەولێر و دهۆکی ڕەنگە ئیدارەدارەیەکە بێ و پارە چێتۆ لایەوە ئەبێ حکوومەت چاوەڕێ بێ ئەم دوو حیزبە یارمەتی حکوومەت بدەن واتە ئیدارەدارایەکەی حکوومەت دایم بەتاڵە ئەبێ ئەم دوو چاوەڕێ بکە حکوومەت یارمەتی بدە چەندی حکوومەت بیداتێ ئەین حیزبەکە بیداتێ حکوومەت ئەوەنەی لەدەستا خۆ حکوومەت خۆی قودرەتی نییە پارەی باشماخ و پەروێستخان و تەوێڵە و کێلێ و حاجۆمەران و برایم خەلیل و خاپور و گومرگەکان و زەریبە و هەمووی کۆکاتەوە ئەسڵەن پارە ناچێتەوە لای وەزارەتی مالیە پارەکە لە سلێمانی کۆکرێتەوە لەوەنە پارە لیا کۆکراوەتەوە ئەڵێ هەبیدەنەوە معاشەکە لێ ئەوانە لە ڕەنگە لە هەولێر وابێ لە دۆک وابێ لە شوێنەکانی تر وابێ بۆیم پێم وایە پارە لە کوردستان هەمووی ئەگەر کۆ بکرێتەوە ڕێک بخرێ هەمووی من پێم وایە لە پێویستمان بەو 200 ملیارەی هین نابێت بەغدا نابێت و ئەو هەموو ڕەزالەت و ئەو هەموو تەنەزولە بۆ بەغدا بۆ 200 ملیار و وەزیری مالیە هەر ساعتێ وەڵا دایستا بووەتە شتێکی دیاردەیەک مەسەلا کێ زوو خەبەرەکە با پارەکە لە بەغاوە هات ئەوی تۆکو کارەباکەی لێ هاتووە جا کارەبا هات بڕا ڕۆی بڕا پارەکە هات نەهات نەگەیت ینی بەڕاستی عیبە ینی ئەندانی پەرلەمان چ عەلاقەی و پارەوە هەیە گەیشتوە نەگەیشتوە ئیشە حکوومەتە حکوومەتی بەغدا حکوومەتی کوردستان بەڵام ئێمە ئەندام پەرلەمانەکانمان لە بەغا و لە شەڕیان نەسەرەوە کامیان زووتی من وتمە هاتووە ئەوە هەر هیچ نییە چی یانیەوە 200 ملیۆن بیانێ چییە ملیار لەبەرم پێم وایە ئەم کەس ئیشی خۆی نازانێ ئەوەی ڕەنگە بگرێتەوە بە دەستورمان نییە کە دەستور نەبوو قانونەکان ڕێک ناخرێ کە قانونەکان ڕێک نەخرا لە کوردستان دەسڵاتی تەنفیزی و تەشریعی و قەزاجیان ناکرێتەوە کە جیان نەکراوە ئەمانە مافی تاک و کۆمەڵ دیاری ناکرێت کە مافی تاک و کۆمەڵ دیاری نەکرا ئەو کاتە بە مەزاجی شەکرێ مەزاجی وا دەرەچی باشە بەس باسی غازیش کرد ئێستا قەیرانی غازەکە هەیە ئاسایی ئێستا باز دەکەی غازی ئێمە لە چیە بۆ ئەفغانستان بۆ پاکستان بۆ ئەرمنستان بەڵام بۆ نمونە لە سنووری سلێمانی بەتاتی قەیرانەکە زیاترە دەکراوە ماوەڵەسە لەگەڵ غازی کوردستان بکە بۆ نەوتی سپیەکەش بە هەمان شێوێستە لە سەدا 25 خەڵک بەنزینی هەرێمی کوردستان ئەچێ بۆ بەغدا بەنزینی هەرێمی کوردستان ئەچێ بۆ بەغدا بەغدای 450 لە هەرێمی کوردستان لە پاڵای برێ وایە لەکار خۆدان چ بدایە بگەڕێت ئەوەی عەلامە غازی کوردستان ئەچێ بۆ هەموو وڵاتەکان بەس بۆ خەڵکی کوردستان نییە لە کوردستانی ئەوەی کە هەیە ئەچن ئەیدەن توجارەتەکان نایدەنە غازەکەی حکوومەت خۆی بێت بە کەمتر بیداوە خەڵک ئێستا لە بەنزیخانەکان مەسەلا ئێستا بەنزیخانە ڕەنگە لە سلێمانیەک بەنزیخانەی ئەهلی تیابێ این حکومی تیابێ هەمووی بە ئەین توجارەتە مەسا بۆ بێ وابێ مەسەلا لەبەرم پێم وایە ئەمانە پێویستی بە ڕێخستن هەیە بۆ نەوتە سپیەکە شەمان شت ئێستا نەوتی ماڵان لەسەدا 25 خەڵک وەرگتەوە زستان و ڕەنگە مانگێکی تر خەڵک پێویستی بە ئێمە بێ دایمەن هاوین داوای نەوت بکەین بۆی کەی بێت لە زستانی شۆ داوای ئەوەی فێنکەرەوە بکەین ئیستاوە بێت داوا بکەین چی بکەین بەس حکوومەت خۆی توانین ئێستا هەرێمی کوردستان لە مانگێکە 13 میلیۆن بەرمیل نەوت دەفرۆشێ باز لەو دەکەی کۆی خێزان لە هەرێم 1,290,000 1,290,000 بەرمیل بدا بە خەڵک نەوتی سپی نەوتی ماڵان نەوتەکە جیاوازە لەگەڵ شتەکانی تر نەوتەکە ئەم کاتی خۆی لە هەرێمی کوردستان دەبەرەوە ئێمە سەربەخۆ نەبووین ئەو نەوتەی کە فرۆشتمانە ئەبێ بە کەمتر بیفرۆشین دەبغا $10 کەمتر بۆی لێمان بکڕن مەسەلا تۆی تا شتێک بە ڕسمیسا لە خەڵک لە ئەوروپا ئیشەکەن هەیە بە بازاری سپی شەکاتی دەوڵەتە ناترسێ لە هی خۆی نایەتە خوارەوە بەڵام ئەوەی بە بازار ڕەشی شەکات دەڕوا بە $5 شەکات ساعتێک مەسەلا ئەگەر بە $10 بوو بە 5 شەکا لە کوردستانی وایان کردەوە مەسەلا هاتوون بیابانێکیان
تەسلیمی مەسەلا کۆمپانیایەکی نەرویژی کردوت یان وەرە کاکە ئالێرە بەنزیمان بۆ دەرکەم شتێکی باشە بەڵام ئەم بەنزینە چۆنتان بۆ دەرکەم لە بەغا مەسەلە ئەگەر بەرمیلێ نەوت بە $50 بوو ئەڵێ من بە $40 لێتان نەکردم چونکە تۆ ئەوە حکوومەتی عراقی شکاری لێکردم و مشکلم بۆ دروست بوو ئەوانە نەخێر ئەوە من دەستوری عراقی هەیە و دەسوڵاتیاتی حەقینەوە تۆشتم هەیە باشە بەڵام بە $10 کەمتر لە توێکردم مهم باشە ببیکڕە باشە لێرە بیرەکە لێدەم باشە بیرەکە لێدا دە باشە پێشەوەی بیرەکە لێدەیت شتێک بە ئێمە بدە شیرینی ناوانێ نازانم چییە هێشتا بیرەکەی لێ نەداوە جارە حیسەیەکی لێ وەرگنواتە کاتی خۆی لە شارەزور خەڵک سەلەمیەکە سەلەم چون دەستێمانی لە دەوڵەمەندەکان پاریان سەلەمە کرد مەساگە فەردەیە توتن بە $10 وایە ئەمان $5 نەدایە و ئەوانە جیان و بە سەوزی خواردوێتی جایی دەکەی هەمەی بەڕەشی خوراوە بە سەوزی خوراوە شیرینەوتەکەمە بەس ئەوە یەک دووهام ئێمە لە ماوەی ئەو 31 ساڵە تقریبا حکوومەتی یاریمی کوردستان تەنها ئەم کابینە نییە هەموو شتەکان کەڵەکە بووە لەسەری ینی ئەم 31 ساڵە هەموو کەڵەکە بووە من یەکەم ئەم حکوومەتی کابینەی نوێیە یەکەم ڕۆژ کە هێشتا ئەلەن کرا تازە کان 27 ملیار قەرزارە حکوومەت ئەگە 21 ملیار قەرزار بێت هێشتا باشە بەدی ئەوەشی بۆ کرد ئەدرێت جا ئەم هاتبوو چوو زنجیرێکی دانابوو لە کاتی داعاش و لە کاتی بڕینی پارەی بەغدا ئەوانە نەبوو چەند مانگی پارە تاقیر بوو ئەو هاویان نابوو زنجیرەکە خستوە سەرم حکوومەتەش داوە بوو تیان هەژمان پارە نەدراوە بەشبان بەیەکەوە ئیتر باش بە حکوومەت بیری لێ کردەوە نەکەی گۆڕی کردی وتی با بەلای ئێمە دوو مانگ نەدراوە کەی پێشووترەوە هین کراوە چی پێڵێن بەڵامەندی چەند دەڵێن ئادایم کابینەی خراپترە چەندەی بەش بە وەزیرێک بەشدارن بەڵام دەڵێن خراپترە لە کابینەکانی تر بەڵێ دەڵێن ئادایم کابینەی خراپترە هەندێک خەڵک وا دەڵێ بازی زیاد کردووە ڕسومات و لە سەدەمی کابینێ زیاتر نەبووە نام پێمان نییە ئەم کابینە بەو شێوەیە بێ ئەم کابینە ڕەنگە کاری باشی کردووە ئەوستا خەریکی چاکسازیە دوێنێ تەنها لە کەمەندام نازانم 6,000 کەمەندان بە ناوی کەمەندام و پارەیان وەرگرتووە مەسەلا لە شەهیدان وەزان حدودی 12 ملیار دینار گەڕاوەتەوە بۆ حکوومەت چاکسازیان کردووە ئەنی کۆمەڵات ئەوەی سێ مەعاشیە ئەوەی پێنجی هەیە 5 مەعاشیە لە کوردستان تا هیچ ئەمانە خەریکن ئەم چاکسازی ئەگەر بۆیان بکرێت ڕەنگە ئیسفادەیەکی هەبێ ڕەنگە بتوان بگەن لە نەتیجەیەک باشتر بێت بەڵام ئەوەیە ئەم کەڵەکە بووی 30 ساڵ ئاسان نییە تۆ لە ژێری دەچی بۆ پەلەپەلە لە ژێری دەچی تۆ ئەوانە ئەینەم پێم وایە ئێستا تقریبا حکوومەت بڵێن ئستا مانگێک تاخیر بووە لە ماوەی ساڵێکە مانگێ تاخیر بووە مەعاش ڕەنگە پێم وایە ئەوەش بتوان بگەنە نەتیجە و چارەسەرێکی بۆ بدۆزنەوە بگەنە نەتیجە بەڵام قەزەی ئێمە قەزەی میلەتێک تەنها ئەوە نییە مەسەلەی بوجە و موچەوەمانە قەزەی میلەتی خزمەت گوزاریە قەزەی میلەتێکردنەوەی کارگەی گەورەیە مەسا کارگەیە بکرێتەوە بۆ قوماش لە کوردستانە بە 10,000 کرێکاریشی تیا بکە هەم ئیش بۆ کرێکارەکە پەیدا بێ هەم ئەو کاتە کارگەکەت کردەوە خەڵگە بێت ئەم خوری هەم خوری مەڕی سووتێنن ئەبێ خوریەکەش قیمە دەکا بۆ ئەوەی مەردارەکە هەم لۆکەشەکەن ینی لۆکە ئێستا تەنی ملیۆنێک شتێکەکە ینی کە لۆکە بکەی ڕاستەخۆی کا بە خۆماش وەداتێەوە ینی ئێمە بێ بیر لە هەندێک سیستەم بکەینەوە پەتۆشیمایی ئەبێ ئێمە بیر لەوە بکەینەوە معمەلی مەسەلا تایە مەسەلا ڕێگە نەدەین مەسەلا ئستا مەسەر هاتون بەرنامێکیان داناوەڵا هەچی سیارەی کۆنە نێت و نازام سیاری چی نێت و چین لایەکی دووە بە سەدان سیارەی کۆن دێتە کوردستانەوە ینی ئەوە بەڕای من ینی ئەو حەدحود ئەویش ئەمۆنۆپۆلە چونکە ئەو سیارە تازەکە دێنێ ئەوینەکەی خۆی فرۆشێ بە زۆر ئەسم بینە چوونە شۆفڵ ئەمانیان خراپەکە بۆ یەکێکی تر بابە لە دنیادا کاورا فەقیرە سیارێکی مەسەلا دەوەرەقەی یەکڕێت سیارێکی $1000 یەکڕێت ینی تۆ بۆ ڕێگەی لێگری لەوەی کە تۆ هیچ ئینێکی نەبێت دم پێم وایە ئەمانە پێویستی بە بەرنامەیەکی نوێ هەیە حکوومەت یاریمی کوردستان ئادەی نەزەر بکاتەوە لە هەموو ئەم شانەی کە ئێستا هەیە هەوڵدا سیستەمێکی اقتصادی لە وڵاتە دروستکرد سیستەمێکی مەسەلا تەندروستی لە وڵاتە دروستکرێت و سیستەمێکی پەروەردە ئیسلامێکە لە کێشەکانمان سەقەتبوونی پەروەردەیە لە کوردستاندا ینی پەروەردە ئەگەر خەڵکەکەمان لە 2091ەوە تەمەنی 7 ساڵ بووە ئێستا 37 ساڵە 38 ساڵە پەروەردە بکرایەت خاکی خۆی خۆش بێت وڵاتی خۆی خۆش بێت میلەتی خۆی خۆش بێت ناچێت لە بەحری ئینجا بنێ و بخنکێ و ئەمانە یاجامی گەندەڵی نییە بڵێن یا مەسەلا ئێستا خەڵکێک لە من ئەو ڕۆژانە گوێم لێ بوو 50,000 کەس تەقەڕوجی کرۆ لە زانکۆکان لە مەحەدەکان ینی 50,000 کەس کە تەقەڕوجەکە لە 4 ساڵی حکوومەتە 200,000 کەس تەقەڕوجەکە ئەم 200,000 کەسە بێ ئیشی بدەیتێ یا بێ سوسیال ئەوە
قانونێکی سۆسیال دابنیت شتێکی بدەیتێ تا ئیشی دەکەوێت تا ئیشی دەسەکەوێت و کاتی خۆشی لە عێراق بووەوە ئێستا لە ئەوروپا ئەوانە هەیە تا ئیشێکی دەسەکەوێت ئیشێکی بۆ پیاکە ئیشەکە بۆ پەینا نابێتەوە سیر بکەیت ئەبێ ئیشە بێت کارخانە گەورە بکەیتەوە لە وڵاتە سا معمەلی پەترۆشیمیایی بکەیتەوە معمەلی ئەدویسە بکەیتەوە معمەلی سیارە بکەیتەوە ینی کۆمەڵێشە دروست بکەیت لە وڵاتە کە بتوانی ئیسفادەی لێ بکەیت گەرمەکە بێنە بیکەوە ئارد و سبیکە سایلۆ بیکەوە ئارد و خۆت لی بکەڕەوە خۆت بیفرۆشەوە بە خەڵکەکە ینی ئەمە پێم وایە شتێکی هونەری زۆر مهم نییە حیوانداری شت بدەنە خەڵک و دەواجن و ئەمشانە با ڕێگە مەدەن خەڵکی تر لە شوێنی ترۆ بیێنێ بۆ ئەوەی قیمەت بکە و خەڵکەکە خۆی ئیسفادەی لێ بکە. بەڵێ سپاس دەکەم بین و سەر عێراق دەخولەکێکمان ماوە بە کوردستان پرسیارێکی تر سەبارەت بە ئەو ڕێکەوتنە سێ قۆڵێکی کراوە لە نێوان سەدر و پارتی و حەلبوسیە تۆ سەرنج چی بوو لەسەر ئەم ڕێکەوتنە چونکە مەترسێکی شێ دەڵێن سەدر ڕەنگە ببێتە دیکتاتۆر لە داهاتوو لە عێراقدا خوێنەوت بۆ کەسایەتی سەدر دەبێتە دیکتاتۆریش خۆی من خۆم بۆ خۆم ڕەنگە مەسەلەی سەدر بە یەکێک گەزانم لەوانە دژی کورد بێ چونکە پێش ماوەیەک گوێم لێوەی پێشمەرگا میلیشیاوی هەڵگرێ ئەمە دژی کوردە سەدر مەجازێکی وەکو مەجازی ترامپی ئەمریکا هەر سەعاتێک لەسەر بڕیارێک و قەرارێکە من پێم وایە حکم لە دەستی ئەو بێت ڕەنگە خەڵکی کوردستان و کورزەرەی لێ بکە ئەوە قاڵ یەکەم بەڵام مەسەلەی ڕێکەوتن لە نێوان سێقۆڵی و پارتی و سەدر و لە نێوان حەلبوسی و یاسونەکاندا ڕێکەوتن مافی هەموو کەسێکە هەموو کەسێک خۆی بۆ خۆی ئەتوانێت کتلەکانی ڕێک بخات و هەر کەسێ بێ ڕێکەوەی لەگەڵ کەسێکی تر من پێم وایە ئاساییە و دای من زۆر ئاسایی هەر کەسی لەگەڵ کەسێکی تا ڕێک بێ هەر حیزبێ لە کوردستان بەس سەدر لە ئەڵمانیا سۆسیال دیموکراتەکان ئەلمانی حزبی دیموکراتی مەسیحید پێکەوە ڕێکەوتن حکوومەتی شتێکی بەڵێ بەس سەدر پێ دوایە ئەگەر بۆی بکرێت بێتە دیکتاتۆرێک و بڕوای بە حکوومەتێکی مرکزی بەهێزی شەبێ ینی لانی کەمە وەکو سەدەمی سەدام سەدر لە دوای ئەوە ئەگەڕێت دوای سیستانی بێتە مەرجعەتی شیعە لە عێراقدا و ئێستا شیعە دوو بەشن بەشێکیان ڕەنگە لەگەڵ ئەمریکا و بەریتانیا و ڕەنگە سونە و سعودیە و ئەنجە پشتیوانیان لێ بکەن بەشەکەی تریشی لەگەڵ ئێران و جمهوری ئیسلامی ئێرانایە ئەم دوو بەشە لە ململانێدان ئێستا سەدر یەکێکە لەوانە ئەوێت لەم ململانەیە ئیستیفادە لەوە بکە کە ببێتە مەرجعێت دوایی سیستانی خۆی بۆ خۆی 2000 چادری حەزر کرد و یەکسەر بچێت لە نەجەڤەڵیدا و بێتە مەرجعێت خۆشی سپی کردەوە خۆ گەنجە زۆر گەنجە خۆشی سپی کردەوە بۆی زوو بێتە ئایەتوڵە بەڵێ ینی ئەو خواستی هەیە ئێستا بازوەکە کە تەمەنی سیستانی نزیک بۆتەوە لە 100 ساڵ ینی ئەو خواستی هەیە بێتە مەرجعێتی دینی سیاسیەکە شەدووکیان بۆ عێراق سەدر جەماوەرێکی زۆری بە بۆنەی بابی و بە بۆنەی خانەوەدەکانەوە بۆ ماوەتەوە بابی ئەدام کراوە بۆ ماوەتەوە سەدر ئێستا بەهێزترین کەسە لە عێراقدا سەدر 1 ملیۆن خەڵکێنتە سەرجادە وانە سەدر ئێستا لە عێراقا یەکەم دەنگی هێناوە 73 کورسی کەم نییە 73 کورسی هێناوە سەدر پیاوێکە کە جەماوەر لە گوێیەکات خەڵکەکەی ئەو چوو دەنگیدا خەڵکی لایەنەکانی تر نەچون دەنگ بدەن ئەنی شەڕی ئەوەی کرد مەسەلەی ئەوەی لەگەڵ مالیکی و چی بووانە مەسەلەی مالیکی کۆنە ئەو مەوزوعە مالیکی ئەگەر مالیکی شەڕی جەیشی مەهدی نەکردایەت چونکە قانونی مەرجعێت و شیعە نابێت شیعە بکوژێت بەڵام مالیکی کاتی سەرۆک وەزیران بڵێ 2008 بەڵێ جەیشی مادی ئەو تەفروتونایی کرد و پشتی مالیکی سێ کاری گرنگی کرد بەڕێی من سێ کار چوار کار یەکێ لەوانە ئیمزاکردن لەسەری عەدامی سەدام حوسێن مالیکی نەیکردایە ئێستا سەدام حوسێن یا لە ئوردن بوو یا لە عێراق بوو یا لە ئەمریکا بوو مابوو مالیکی ئیعدامی هینی کرد سەدام حوسێن واژووی لەسەر کرد ئەو ئیمزای کرد کەس نەیێرا بیکە ئەو خاڵی یەکەم بڵێ ئەوە خاڵی یەکەم خاڵی دووهام مالیکی جێشی مالی تەفروتونا نەکردایەت عێراق قەت هینی بەخۆیەوە باش خۆ ئێستا سەرام هەر ژمارەی زۆر چەکداری بوودا سەدرە ناوەکەیان گۆڕی بە جێشی مادیەوە جێشی مادی جێشی مادی ئەمریکای ڕاونە خەری بۆ ئەمریکا دەستی ڕاکات ئەمریکا چوو ناچار بوو لە نەجەف لەگەڵ دانیشێت ئەمریکا جێشی مادی دنیای بگیرێ ناو چۆن ئەمریکای بەگیرێنە هەمووی سونەی دەرکرد لەو منتیقەیە هەمووی بەگیرێنە
ئەمە جێشی مادیشی تەفروت و ناکرد یەکەم کەسی بوو پارەی بۆ مادەی 140 کرد سەرف کرد لەسەر دەمی زۆرترین پارە سەرف کرا سەفەری ئەو تەنها لە مدەی ئەوە پارەیەکی زۆر بۆیە سەرف کرا یەکێتی جۆک و عبادی دەبابەی نێنا لە کەرک و پێشمەرگە پشێلە و خەڵدنەوە بەڵام ڕەنگە پارەی کوردستانی بڕی بێ ئەوش کورد خۆی چوو داوای دەکردی بڕی کورد داوای لێ کردووە لە کورد چون داوای دەکرد ماون ئێستا و کوردانە من خۆی مالای مالێکی خۆی بووم ناوەکانی پێوتم بەڵێ ئێستا ئەو کەسە لەکوێیە ئەلاکوین هەرکوێ بێت من خۆی عێراق ماوە لە عێراق خەڵکی کوردستان نەزانێت ئەو خۆش دەزایی کێ بێت ئەپرسی چۆرە و لەکوێ و ماوە نەماوە نازانم مهم کورد خۆی داوای لە مالێکی کرد کە پارەی کوردستان ببرێ و تیانەگە پارە بڕیت ئەوە ڕەنگە کورد بتوانێت هەنزورکە بۆ زۆرشی تریش بە تایبەتی لە ئەوان زانانی حکوومەتەکەی پارتیە تیان مهم پارتی زەرە بکات بیبڕە و نازانێ خەڵکی کوردستان باشە سەبارەت بە مەسلەی ئەو ڕێکەوتنە هیچی تێدا بۆ کورد پێ وایە ڕێکەوتنی ئەو سێ قۆڵیە کورد زەرەری لێ ناکە لە داهاتوودا خۆی هەر حیزبێک بوو خۆی ئەر حیزبە لە ڕوانگەی خۆی سێرەکە حیزبەکە سەرکەوت ینی کوردی سەرکەوتووە حیزبەکە سەرکەوت ینی شیعە سەرکەوتووە حیزبەکە سەرکەوت ینی سونە سەرکەوتووە ئەوان لە ڕوانگەی خۆیان وەسێرەکەن لەسەر ئەوە نییە تۆ کێ زەرەرەکە کێ ئازاد دەکات کەس بۆ ڕەنگە زۆر هینی نەبێدای بەس بۆ بەنسبەت مافی دەستوری خەڵکی کوردستان هیچی تێدا موچەیە نەوتە پێ دوای هیچی تێدا بێ یاخۆ تەناو دابەشکاری پۆستەکانەوەی کە بەڕێز قەرار نەدەین متابعەت کردبێ کاتێککە ئەو ڕێکەوتنە گەیشتە نەتیجە ئایا مەسەلا ئێران دەسەوسان ئەوەستێت ئەو حکوومەتی ئەکسەرەتە دروست کرێ ئەوەی خۆی یەکێکە لە لێنەکان ئایا 200,000 حەشی شعبی کێشە دروست ناکەن خۆتان نەزان خۆ زۆرجار لە کوردستانی هیوایەتە سیعداڵێ من یە کورسیشمە بێت دەبەرەوە هێزمێ هەرە بێ من مەسوول خۆ 200,000 کورسیینی هەیە 200,000 چەکداری هەیە بەس باز لەوەکە ئێرانیەکان هەڕەشیان کردبێت لە لایەنە کوردیەکان نەسن ناو ناوکوکی ماڵی شیعاوە پێ دوایەوە هەبێ ئەم پەیامە نەدرا بۆ لایەنە سیاسەکانی من گوێم لێ نەبووە ئێران زیاتر لە 40 ساڵە ئێران ناسم هەڕەشە بکات لە کەس ئێران هەڕەشە لە ئەمریکاکە ئێران هەڕەشە لە وڵاتە گەورەکانەکات ینی بەتەنها لە ئەمریکا خۆی بە مقابل ئەوان نازانێ لێرە باوەڕ ناکەم باشە ڕەنگە لێرە نەسیحەتی کرد بێ نەسیحەتی کردوون ڕەنگە ئەگەر بیکات نەسیحەت دەکات لێرە هەڕەشە ناکات ئەگەر لە نەسیحەتەکە لایەن داوێت چکە ئێستا دەڵێن وتیانە مەچونە ناو ناکۆکی ناو ماڵی شیعە کاریگەری دەبێت لەسەر ماڵی شیعی سەبوون ئەو ڕێکەوتن سێ قۆڵێکە کراوە خۆ نابێت شتێک نەبووە کە ئێستا جێگری پەرلەمانە جێگری پەرلەمان هەرینی هین بووە هی پارتی بووە یەک جار پارتی خۆی دایەتی بە بزوتنەوەی گۆڕان ئیتر لە پێشتر مەسەر کاک عارف تەیفور بووە دوایی کاک ئارامی دوو دەورە کاک عارف تەیفور بووە دوایی کاک ئارامی شەم حەمە بووە دواییش دکتۆر بەشیر بووە کاک دکتۆر بەشیر بووە ئێستاش کاک شاخەوان خۆ پارتی زیادی نەبردووە ئەوەیش ئینەکەی خۆی بووە بەڵام وایە مەسەلا کورد نەبایەتە دوو بەشەوە کورد مەسەلا لە بەغدا نەبایەتە دوو بەشەوە ڕەنگە پێکۆ بەیان گرنگتر بوو و لە پەرلەمان دەرچوونی یەکێتی ڕەنگە ئەوەش یەکێک بێ لە کێشەکان یەکێتی مەسەلا لە ناو پەرلەمان باید خۆی ئەیتوانی لە ناو پەرلەمان دەست هەڵبڕێ ناڕازی بێت یا ئەیتوانی دەنگ بۆ لایەک بدا بۆ لایەکی نەدا بەڵام ئێستا یەکێتی مەسەلا خۆی بەبێ ئەوەی کە چووە دەرەوەیانی تۆ دەنگ بۆ ئەو سێلایەنە نادات کە دەنگی بۆ سێلایەنە نەدا و سێلایانیش دەنگی بۆ نەدەنەوە ئەوە ڕەنگە یەکێ بێ لە کێشەکان باشە با دو پرسیارم لەسەر کتێبەکەت بێت کتێبەکەت بڵاو کردەوە ڕۆژمێری پێشمەرگەیەک بیرەوەریەکان لە 1970ەوە تاوەکو 2004 شتی تازەی تێدایە ڕوودا و بڵێن شتی نەزانرا و نهێنی زۆری تێدایە مدەکەی کەمە مدەکەی هەموو کەس دەبیرێتی لە 1970 تا 2004 هەموو کەس دەبیرێتی هەموو کەس ڕووداوەکان نەزانێت ڕەنگە هەندێک شت هەیە لە پشتی ئەو ڕوودا شتا ئاشکراکانەوە بێت بە تاکید لەوە ڕەنگە هەموو کەس نەیزانێت کۆبوونەوەکان کۆبوونەی ژوورە داخراوەکان مەسەلا نامەکان ناوێ ئەرشیفەکان ئەمانە ڕەنگە هەموو کەس نەیزانێت من ئەوەی کە من ئامادەم کردووە یان نووسیومە زیاتر لە حدودی 600 نامەی تێدایە وەسایقی ئەو 600 نامە هی 45 ساڵ پێشیستا تا ئیستایە ئەوانە هەمووی تێدایە تا 2004 ئەمانە هەموو تێدایە ئەمانە ڕەنگە ئیسیفادە هەبێت کەرەسەیەکی خاو بێ بۆ کەسانەی
مێژووە نووسنەوە بە تاکید هەموو جۆرە نامەیەکی تێدایە هەنچە خاتری زۆر کەسیشم گرتووە تا ئێستا بەڵام هێشتا هەر زۆری تێدایە کتێبەکە لە هەیە توان بیخوێنەوە خۆتان ئیسفادەی دێکەم بۆ ئێوە باشە ڕێزە بۆ دوای ئینەکان بگەڕن کامیان بە دڵتان بڵاویکەنەوە کامیان سپاس دەکەین سەرکەوتوبی ئەگەر شتێکت ماوێ مەسمانەوە دومان کردیەوە سپاس سپاسانەکەمبییت وڵی من پەیامم نییە من داوا و ڕجام هەیە لە پێشنیارم هەیە لە خەڵکی کوردستان و بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان هیوادارم بتوانن بگەنە نەتیجەیە بە یەک کاندید و کورد بە یەک دەنگ بچێتە بەغدا و پەرلەمانی کوردستانی لە کاتی خۆیان انتیخاباتی خۆی بکات و بتوان لەژنێکی فۆزەی هەمەلایەنە و کوردستانیش هەڵبژێرێت و ئەندامیتی بۆ پەرلەمانی کوردستان زیاد بکرێت چونکەوە ئەوە 30 ساڵە باشەکردنم وڵاتەکەت لەدایک نەبووە چەند جیل مەسەلا پێگەیوە نابێت بە پێ ئەوە خەڵک زیاد بکات دەڵێن ئێستا زۆر هەرچەندە کاتیشمانە بڵێن زۆرە ڕێژەکەی نای پەرلەمان چووکە گە 100,000 بێت لە عێراق 255 کورسی بوو ئیستا کراوە بە 320 باشە لە عێراق بۆ زیادی کرد لە کوردستان کەس لەدایک نەبووە کەس جیلی تر 4 ساڵ جارێ خەڵک دەنگ نادا حەقە زیاتر بکرێ بۆ نابێت حەستی کێ لە عینەکە واروها ئەوەش گوێم دێ لێرە و لەوێ مەسەلا ئێمە لەگەڵ عێراق جیاوازین ئێمە ئێستا ئەو قانونی کە لە عێراق دانراوە کوردوشی ئازەرەی لێکرد بۆ کێشەڵان دروست بۆ تێدا سپاس دەکەم سپاس بۆ میوانداریەکەتان سپاس دەکەین سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان